ئەمڕۆ لە واشنگتن هەموو شتێک ڕەواجی هەیە کە پەیوەندی بە پاپاوە بێت. ئاڵای ڤاتیکان هەموو شوێنێکی واشنگتنی داپۆشیوە. جگە لەوەش ئەو خەڵکانەی کە لە دەرەوەی واشنگتن لە وڵاتانەوە سەفەریان کردو هاتوون بۆ واشنگتن بەس بۆ ئەوەی پاپا ببینن. جگە لەوەی زۆرترین شێوەی پیادەڕەوی کابینیت بە شێوەیەکە لە خۆ دەرخستن و دەربڕینی خۆشیەکانیان. بەگشتی لەم شەقامە پیادەڕەوێکی زۆر دەبینی لەبەر ئەوەیە زیاتر کە هاموشۆی ئۆتۆمبیل بە هەموو شێوێک لە ناو واشنگتنە قەدەغەیە. شوێنەکان جڵەوی ئەمنی زۆر بە باشی دیارە کۆنتڕۆڵ کراوە. ئۆتۆمبیلەکانی پۆلیسە بینی، تەنانەت سەربازە بینی کە ئەمە یەکەم جارێ لە واشنگتنە زۆر دەگمەنە سەربازی هێزەکانی ئەمریکا بینی لە ناو واشنگتنە. پاپا خەڵک نابینێ، بەڵام خەڵک ئێوێ لە بەردەم کۆشکی سپی پاپات بینێ، ئەو دیمەنە بینێ کەوا چۆن پێشوازی لەکێ، چۆن چێتە کۆشکی سپیەوە. هەروەها لەم شەقامە ئێستا ئەو کەسانی کە ڕۆژانە بژێی پێیاکەن تیشێتیان دروست کردووە کەوا وێرەی پاپای تایە بۆ ئەوەی ببێت بە داهات و دەرامەتێکیش بۆ